خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ بە خۆشحاڵیەوە لەگەڵ هاوکارانم پانۆڕامای ئەم شەوتان پێشکەشەکەین. لا ئێستادا هێزولانە سیاسی کوردستانیەکان ئامادەکاری دەکەن بۆ هەڵبژاردننی پێشوەختی عێراق کە بە بۆچوونی هەموو لایەک هەڵبژاردنێکی گرنگ دەبێت بۆ دووبارە بنیادنانەوەی عێراق، هەرچەندە پێشتر کۆمەڵێک هاوپەیمانێتی و کۆمەڵێک ڕێککەوتن کراوە لە سنووری پارێزگای سلێمانی یاخودلارێمی کوردستان. ڕێککەوتنێک یان لێک تێگەیشتنێک لە نێوان کۆمەڵێک هێز و لایەنی سیاسی کراوە، بە تایبەتی ژێشێتی نیشتیمانی کوردستان و کۆمەڵی ئیسلامی کوردستان و بزوتنەوەی گۆڕان و یەکگرتووی ئیسلامی کوردستان. لە هەڵبژارنەکانی ڕابردوودا بەهۆی ئەوەی کە هەر هێزەوە بەسەر بەخۆ بەشداری هەڵبژاردننی دەکرد، ململانەکان بە شێوەیەکی زۆر بەرچاو توند هەبوونەوە، بەڵام لە ئێستادا چاوەڕوان دەکرێت زیاتر هەڵبژاردنەکە کەشوهەوایەکی ئارام بەخۆیەوە ببینێت و دوجار ئایا ئەو هێزولانە سیاسیانە تەنها بۆ کۆکردنەوەی دەنگ لێک تێگەیشتنیان هەبێ یاخود لە بەغداش لێک تێگەیشتنیان هەبێ بۆ مافەکانی کورد لە بەغدا بۆ مادەی 140 بۆ کۆی پرسەکان. هەموو ئەوانە ئەم شەو لە پانۆڕامادا تاوتوێ دەکەین بە میوانداری زۆر بەڕێز سۆرا عومەر ئەندامی پێشووی پەرلەمانی کوردستان. کا سۆران زۆر بەخێر بێت. بەڕێزی سوپاس دەکەم. باسی ئەوە بکەین کە ئەو لێک تێگەیشتنانە بە تایبەتی ئەو لێک تێگەیشتنەکەی مەسەلەن کۆمەڵی ئیسلامی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ زوتنەوەی گۆڕان و یەکگرتووی ئیسلامی هەیەتی چەند گرنگە بۆ ئەوەی کەشێکی ئارام دروست بێ، خەڵک خۆی بەهۆی قەیرانەکانەوە ماندووە ململانەی ئینتیخابیش ئەوەندەی ترماندویان نەکات. بەڵێ بە ناوی خوای بەخشندەی میهرەبان، خودی هەڵبژاردننی عێراق دۆخێکی جیاوازە لە هەڵبژاردننی کوردستان. بە حکمی ئەوەی چەقی ململانەکان ئەگەر بۆ پەرلەمانی کوردستان بێ سەختتر و قوڵتر و دژوارترە، بەڵام بۆ پەرلەمانی عێراق لەبەرەوەی ئاراستەمان بەرەو بەغدا بۆ مافە دەستوری و نەتەوەیەکانمانە ئەگە پێویستی بە لێگەیشتنی هێز و لایەنە سیاسیەکان زیاتر بێ، پێویستی بە هەماهەنگی و پێکەوەیی زیاتر بێ بۆ ئەوەی کە دەنگی کورد بە گشتی بە کۆکراوەی بچێتە بەغدا. بەڵام بەداخەوە لە ڕابردووە کۆدەنگی ئەوە بووە کە لەگەڵ لایەنێک یا هێزێک کابی تا چێتە بەغدا و لەوێ ئیمتیازەکان کۆکاتەوە و مافە دەستوری و نەتەوەییەکان وەلا بنرێ. ئەوەی ئەم جارە هەڵبژاردن تەواو جیاکاتەوە لە هەڵبژاردنەکانی تری عێراق، خودی ئەم سیستەمە نوێی هەڵبژاردنە کە کاتێک عێراق لە 18 بازنەوە ئەکرێ بە 83 بازنە، ڕوبەری ململانیەکان زۆر بچووک بوونەتەوە. بە نمونە هەرێمی کوردستان کاتێک کە 3 بازنە بووە جگە لە کەرکووک و ئەو ناوچانەی تر، ئێستا بووە بە 12 بازنە. بێگومان سلێمانی ورترکەینەوە کە 1 بازنە بووە بە پارێزگای هەڵەبجە و هەردوو ئیدارەی ڕاپەڕین و گەرمیان، ئێستا بۆ بە 5 بازنە. دروست. بەداخەوە لە مەڵبژاردنە پارێزگای هەڵەبجە هەر لەسەر سلێمانی هەژمار کراوە. ئەمە وا دەکات لایەنەکان نەتوانن وەکو جاران لیستێک ئامادە بکەن بۆ 1 بازنە. بە نمونە ئەگەر کۆمەڵی ئیسلامی حساب بکەیت لە ئینتیخاباتەکانی پێشوە لیستی هەبووە و کێبڕکەی کردو بۆی چەند کاندیدێکی دەنگ بێنن واریەکە بانگەشەی خۆی بکە، بەڵام ئەم جارە نە کۆمەڵی ئیسلامی نە هیچ لایەنێکی تر ناتوانێت ئەمە بکە، بۆ لەبەرەوەی بازنەکان وەگوتم بچووک بۆتەوە. ئەمە پێویستی بۆیە خەڵک لی تێبگا و بە دەنگدەران بڵێ ئەم هەڵبژاردنە جیاوازە لە هەڵبژاردنەکانی تر. بە نمونە کۆمەڵی دادگەری لە هەرێمی کوردستان بۆ ئێستەی عێراق 2 کورسی هەیە، یەکێکیانی لە هەولێر هێناوە، یەکێکیانی لە سلێمانی هێناوە. ئەم جارە چاوی لە 4 کورسیە، لە کاتێکا بازنەکانیش بچووکتر بۆتەوە و کاندیدەکانیشی کەمتر بۆتەوە، بەڵام چاوی لە کورسی زیاترە.
بە نمونە هیچ لایەنێک ئەم جارە ناتوانێت کاندیدێک دابنێ بەبێ ئەوەی کە چاوی لەسەر ئەوە بێت دەرنەچێ ئەبێ ئەو کاندیدە دانراوە دەرچێت ئیلا ئەبێ کاندیدێک دابنێ کە هەموو دەنگەکانی ڕووبکەنە ئەو کاندیدا. ڕەنگە ئێستا هەندێک بانگەشەیەوە بکەن کە ڕێکەوتنی ژێر بە ژێر هەیە لە نێوان کۆمەڵی دادگەری یەکگرتووی ئیسلامی یەکێتی نیشتیمانی بزوتنەوەی گۆڕان بە ئاشکرا هاوپەیمانێکیە ناوی تەحالوفی کوردستانیە و ڕاشیان گەیاندووە و ئاشکرایە بەڵام ئێمە ئێوە تێگەشتنتان هیچ ئیتفاقیەکمان نییە هیچ هاوپەیمانێتیەکمان نییە وەندێ جار کاکزانە هاوپەیمانی و ئیتیفاقیەی سیاسی لەم جۆرە هەڵبژاردنە زۆر بەهای نییە بۆ چونکە وەگوتمان قائیمە نەماوە لێرە کاندیدی شخصی و فەردی ئەڕواتە ڕووی دەنگدەرانی حتا هاوپەیمانیش ئەگەر زۆر ورد نەبێ زۆر ئاگات دەی نەبێ گرفتی بۆ دروستە بێ بۆ چونکە کاندیدی هاوپەیمانیەکە هیچ چ لایەک بەهێز بێ ئەو لایە ئەویتر لاسەنگەکە ڕەنگە دوایی بڵێ ئێمە لەگەڵ لایەنێکە هاوپەیمانیمان هەیە بەڵام کورسیەکانمان وەگەوە دەرنەچوو کە خۆمان لە دیدی خۆمانە دامان نابوو. ئەمە زۆر دقیق نییە هاوپەیمانی ئەگەر زۆر وریای نەبی یان ئەگەر حەجمی خۆت لە بازنەیەکە بە تەواوی نەزانی لە هەڵبژاردننی کاندیدەکان یاخود لە ژمارەی کاندیدەکان یەک هەڵی بچووک بکەی تووشی شکستە بی بە نمونە ئەگەر بازنەیەک وەربگرین لە سلێمانیە 3 کورسیە ئەم 3 کورسیە یەکێکی هەموو بازنەکانی عێراق کە 83 کۆتای ئافرەتانە کەواتە لە 3یەکە 2یان پیاوە 1یان ژنە خۆمان نەزانین نزیکەی 6 لایەن بێ لەوانی کە بەسەر بەخۆ خۆیان هەڵەبژێرن ململانیەکەن لەسەر ئەم بازنەیە بۆ 3 کورسی ئەوەی کاندیدی ئافرەتی هەیە ئەبێ جەخت کاتەوە کە هەموو دەنگەکانی بچێ بۆ ئافرەتە ناتوانێت لە هەمان کاتا پیاوێکیش دانێ بڵێ با کورسیەک لە پیاوەکە بە یەکێکیش لە ژنەکە دەنگدەرەکانی من هەردووکی بۆ دەرناچێت بۆی ئەگەر ئێمە ئەمە ڕوونکەمەوە بۆ ئەگەر ئێمە لە بازنەیە کە حەجمی خۆمان کە ئەزانین ئافرەت دانەنین ئەمە مانای ڕێکەوتنی ژێربەژێر نییە لەگەڵ لایەنێکە کە وامان کردبێ نەخێر ئێمە ئەزانین دەنگی ئێمە بەشی کورسیەکەکە بۆ پیاوەکە یان بۆ ئافرەتێگەیشتێکتان هەیە لێک تێگەیشتنەکە ئەوەیە ئێمە نەکەوێتە ململانێ و شەڕەپە ڕۆماندووکردنی خەڵکو و شەقام و خۆی ئەمە ئومێ دەکەم ئەم هەڵبژاردنە کە خەڵک بۆ خۆی مەئیوسە لە دەنگدان ئەوەندەی تر لایەنەکان بێ هیوای نەکەن کەشێکی ئارام بێ کەشێک بێت دوور لە بەریەکەوتنی زۆر بێمانە کە خەڵک ماندووەکە بۆ نمونە ئێمە پێمان وایە دەنگەکانمان بە پێی دوایین هەڵبژاردن لە بازنەیەکە لە سنوورێکە لە هەولێر لە دووهۆک لە سلێمانی لە هەڵەبجە لە ڕاپەڕین لە گەرمیان ئەوەندەیە دەنگی لایەنەکەی بەرامبەری شەزانین چەندێکە و دۆخی ئەم دوو لایەنەش یا لایەنەکانی تریش لە ئەم ماوەی کە ڕابردووە ئەزانین چۆن بووە و ئەزانین کاراکتەرەکانی کە کاندی دەکرێ لە چه ئاستێکی جەماوەریایە هەموو ئەمانەوا لە تۆکە تۆ بێیت بڕیار بدەی لە 3 کاندید ژنێک دابنی یا پیاوێک دابنی یان دەنگەکانی تۆ بەشی هەرسێکێکە نەخێردەی 3 کاندید دانی لایەنێکی تر دێت ئەویش ئەڵێ نەخێر دەنگەکانی منیش بەشی 3 دانە دواتر خۆ ئەمە دانانی کاندید مانای بردننی کورسی نییە دوجار سندوقی دەنگدان و دەنگی خەڵق و بەشداری دەنگدەران نەتوانێت ئەوە یەکلایی بکاتەوە بۆیە لە ئێستایا هەر بانگەشەیەک بۆ هەندێک ڕێکەوتنی ژێربەژێر لێدانە لەو لایەنانە کە ئەمە شتێکی ئەخلاقی نییە و ئێمە یزانی چێ خەریکی ئەمەیە ئەوانەی کە بۆ خۆیان شکستیان هێناوە و نەگەشتونەتە ئەنجامێک کە دڵخۆشکەر بیانەوە بەمە بە خەڵک بڵێن
ئەمانە لە ژێرەوە شتیان هەیە و خەڵکینە دەنگ بە ئێمە مەگەر هەش پێش ئاسایی ینی خۆمە هەموو وڵاتە سیاسەتەکەن و مەسەرەن ئەگەر کۆمەڵی دادگەری لەگەڵ یەکێتی نیشتیمانیا تەنانەت هاوپەیمانی تیشی هەبێت عیبی چیتیان ئێمە کاکزانە لەگەڵ یەکێتی نیشتیمانی دانیشتنمان هەبووە لەگەڵ یەکگرتووی ئیسلامی دانیشتنمان هەبووە لەگەڵ فراکسیۆنی هیوا دانیشتنمان هەبووە لەگەڵ نەوەی نوێ دانیشتنمان هەبووە بە ئاشکرا چکە هەوڵێک هەبووە بۆ هاوپەیمانێکیەک لە دەرەوەی یەکێتی و پارتی و دواییش لەگەڵ یەکێتی نیشتیمانی کۆبوونەوە هەبووە قسە کراوە وەکو چۆن لەگەڵ یەکگرتووی ئیسلامی و بزوتنەوەی گۆڕان و نەوەی نوێش قسە هەبووە بەڵام نەگەشتوینەتە ئەوەی کە شتێک ئیمزا بکەین و بەڕسمی ئەعلانی کەین و چکە ئەگەر شتێک کە گەیشتە بڕیاری ڕێککەوتن دەبێ هەموو دەنگدەرەکانی تۆ ئەوە بزانێت کە تۆ ڕێککەوتنت هەیە لەگەڵ لایەنێکە لەسەر ئەم بنەمایە ئەگەر نادوایی کێ تەحەمولی واژۆی ئەو ڕێککەوتناکە کە تۆ هەتە و دەنگدەرەکانی لایەنگرەکانە پێوەی پابند نەبوون کاتەمە تەنها لێک تێگەیشتنێکە باشە لێک تێگەیشتنە بەوەی کە بۆ نمونە ئێمە پێمان وایە حیزبی فڵان لە بازنەی ئەوەندەی سلێمانی کورسیەکە بە پێمان وایە حیزبی ناچن مجازفە بکەن و کورسی دابنێن و کاندیدێک هێن بزەبێت لێگەیشتنەکەمان لەوایە بە نمونە لێرە ئێمە کاندیدمان نییە بەڵام ئەگەر کاندیدی لایەکمان بەدڵ بێ پشتیوانیەکەین بەڵام لێگەیشتن و ڕێکەوتنیشمان هەبێ کاندیدی لایەک بەدڵی ئێمەش بێ بەدڵی دەنگدەر و جەماوەەر نەبێ مانای نییە خەڵک پابند نابێ بەوە تۆ تا ئێوارە بڵێ دەنگ بدەن بە سۆران عومەر ئێمە لەگەڵ حیزبەکەی ڕێکەوتنمانەیە خەڵکە لە من سۆران عومەرم بەدڵ نییە ئەمە وردکاریەکەی بوو لە هەرێمی کوردستان کە سوودی هەیە بۆ ئارامی بۆ جەوێکی مولائیم بۆ انتخاباتەکە بەڵام چەند گرینگە ئەمە لەو دی و حەمرینەوە کە ڕاتە ناو ئەنجومەی نوێنەرانی عێراق کورد ئەم جارە پێگەیەکی گەورەتر قورستر سەنگینتری هەبێت من پێم وایە نەتیجەی ئایندەی هەڵبژاردننی عێراق کورد بە یەکگرتووی هەر نامێنێتەوە هۆکارەکەشی ململانەیە لەسەر هەندێک پۆست و ئیمتیازات کە لە ئایندا پشتی کووردە هەر لە سەرۆکی کۆمارەوە دێتە پێشەوە هەتاکو بەشداری تری وەزارەتەکان و حکوومەت و دوجاریش من نیگەرانم لەوەی کە ئەم لایەنانە بچنە بەغا جارێکی تر ئەم ناوچانەی کە دابڕێنراون لە هەرێم و لە دەرەوەی ئیدارەی هەرێم و مادەی 140 و بودجە و قوتی خەڵک بکرێتەوە بە قوربانیەوەی پۆست بۆ کێوەرگیرێ و کێ بێ بەچی و ئەوی تریشی هەروە خۆی بمێنێتەوە و من پێشبینی ئەوە شەکەم کە پۆستی سەرۆک کۆمار لە ئەم خولەی کە ئێستا تێیداین قورسترە بە یەکلاییکردنەوەی قورسترە هەر بۆ کورد دەبێ بەڵام بۆ کووردە بەڵام کورد ڕەنگە کۆک نەبێت لەسەر کاندیدێک یا کۆک نەبێت لەسەر خولێکی تری ئێستای سەرۆک کۆمار یان لایەنێکی تر ڕەنگە یەکێتی نیشتیمانی تا ئێستا پێی وابوو بێ ئەوە پشتی ئەوە ولا سەرەتاوە هێناوێتی بەڵام ڕەنگە پارتی دیموکرات ڕێی وابێ ئەم جارە پشتیەوە بێت بە ئاشکراژ ڕەنگەوت بێتیان چاویان لە پۆستی سەرۆک کۆمارە و ڕەنگە لە ئێستەوە کار بۆەوە بکەن تەحالوفاتیان لەگەڵ سەدریەکان و خەڵکێکی ترا بۆ ئەوێ منەتیان بەدەنگی کورد چی لێ کات مەسەڵ موقیفی کورد دەگەر پەرتەوازەی دروست بێت دیسان ئەمە زەرەرەکەی وەگوتم پرسە نیشتیمانی و نەتەوەی و دەستوریەکەمانەیدا کە هەمیشە لەسەر خەمە گرنگەکان نامێنێ بە دڵنیاییەوە میشە لە بریەوەی بین بڵین کاکە ئێمە هەموو ساڵێک شەڕی بودجەی ئەم هەرێمە لەگەڵ ئێوە نازانین هەر سەرۆک وەزیرانێک دێگرفت دروستەکە هەر کابینەیەک دێ پابند نابێ بە وعدەکانی دوای هەڵبژاردنەوە بین ئەمانەیەک لایکەینەوە بیچەسپێنین من دڵنیام ئەم پەرتەوازەیی ئەگەر وا بڕوە جارێکی تر هەمان ئەو دۆخە دووبارا بێتەوە کە لەسەر پشک و پۆست لەوێ کۆدەنگی گرنگە بە ڕێی کاکسۆران مەسەلەن کۆمەڵی دادگەری یەکگرتووی ئیسلامی بزوتنەوەی گۆڕان یەکێتی نیشتیمانی نەوەی نوێ تەنانەت پارتی دیموکراتی کوردستانیش تەحالوفێکی کوردستانی بەهێز دروستکەن لەسەر پرسە دەستوریەکان کە هەمومان دەنگمان بەو دەستورەداوە بە هەر تێبینیەکەوە و لەسەر مافەت دەستوری و نەتەوەییەکانمان و لەسەر خاک و خوێنی خەڵک کە
لەو ناوچانە ڕژێنراوە بە مادەی ١40 و ناوچەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستان ئەگەر یەکدەنگ نەبین بەڕاستی غەدرەکەین و من پێم وایە ئەو بەڵێنانەی کە بە خەڵکی کوردستانێ دەی نایبینە سەر بەڵام بەڕاستی ئەکرێ لەسەر پۆستێک کە بۆ منەیە بۆ تۆیە ناکۆچیمان هەبێ ئاسایی بێ بەڵام ئەمە لەسەر حسابی مافە نەتەوەی و مافە دەستوریەکانمان نەبێ دوایی لە بەغدا پیانوا بێمەوەندە لاوازین بە مامەڵەی پۆستێک و وەزارەتێک و دەست هەڵەگرین لەو پرسە دەستوریانەی کە مافی میلەتێکە لە دەستوری عراقی دانی پیاهێنراوە ئەمە ئەگەر لەسەر ئەو پرسانە بێ من پێم وایە بێ هەمومان کۆبی باسی ئەوەت کردوتت خەڵک مەویسە مەسەلەن لە ناچێتە سەر سندوقی دەنگدان سەبەبەکەی بۆ مەسەلەن کاک سۆران بۆ ینی هێز و لایەنە سیاسیانە بە کۆمەڵێک بەڵێنی جۆرا و جۆرە ئەستنە بەردەمی خەڵک و خەڵکی شەرەژاتر خەڵک هەر ماڵوێرانتر دۆخی کوردستان بەرە و چەق بەستوی تر ینی تاکەی ڕاستیە خەڵک لەلایەکەوە حەقێتی کە بێهیوایە چکە تەماشا کات ئێمە 30 ساڵی حکومڕانی خۆمان نەتیجەکەی ماڵوێرانی و پەرتەوازایی و گەندەڵی و ئەو دۆخەی هێناوەتە بەرهەم کە خەڵک ئێستا نەبووترە هەژارترە لە قەیرانە ئەژی لە هەموو ڕوویەکەوە گرفتی هەیە حکومڕانی هەرێمی کوردستان بۆ ئەوە نەبووە خەڵک دوای ئەم هەموو تەمەنە لە حکومڕانی هەر هەژارتر ببێ و هەر ماڵوێرانتر ببێ و هەر خوێنی بڕژێ و بەرهەمەکەشی هەر خەڵکێک بیخوا و هەڵسێتە سەر پێ بۆیە پێی وایە بێهیوایە لەوەی کە هەڵبژاردن گۆڕانکاری دروست ناکە خەڵکێکەکە بە بەرپرس و پۆستێداتی و ئیمتیازات وەرەگرێ و دوای ئەو لە بیرەکە ئەمە بەشێکی تەواوی حەقیقەتە و ئەو لایەنانەی کە جڵەوی حکومڕانیان بەدەستە ئەو لایەنانەشی کە ناڕازی بوون و ڕەخنەیان لەم دۆخە هەبووە و ئۆپۆزیسیۆن بوون هەر یەکە بە پشتی خۆی ڕەنگە کۆمەڵی دادگەری ئەو ڕەخنەیە لەسەر بێت لە ئۆپۆزیسیۆن بوونە ئەبێ چالاکتر بێ ئەبێ دەنگی دلێرتر بێ بەڵام ئێمەژە و داوایانمان لە خەڵک هەبووە کە خەڵک بەشی ئەوە پشتگیری ئێمەی کردووەرەوەندە دەنگمان بەرز بێ خەڵک گلەی لەوە بووە کە زۆرینە تا ئەم ساتەش دەنگی بە دوولایانی دەسەڵاتداری چەندین ساڵە داوە بەڵام هەر خەڵکیان لەبیر کردووە بۆیە بەڕاستیەوە ئەرکێکی قورسەکە ئەکەوێتەوە سەر ئەو لایەنانەی جارێکی ترەچنەوە بەردەم دەنگدەرەکانیان و دوای چەندین خولی هەڵبژاردن چ لە کوردستان چ لە عێراق دێنەوە بەڵێنە دەن بە خەڵک ئەم جارە موچ و قوت موچە و بوجە و قوتتان داکۆچی لێ یەکەین بەڵام ئەبینی ڕێکەوتنی شەکرێت خەڵک هەر موچەی لێ بڕێ پارە نایە دۆخی ناوچە کوردستانیەکان لەو حاڵەتایە کە ئەبینین لە دەرەوەی ئیدارەی ئێمەیە دوای عمرێک ئەمانە هەموو هۆکارن بۆی خەڵک بێهیوا بێ بەڵام لەگەڵ هەموو ئەم بێهیواییانە هیوا هەیە بۆ ئەوەی کە خەڵک تەسلیم بەو دۆخە نەبێ مل نەدا بەو دۆخەی کە هەیە وەلانی کەم لە 4 ساڵە ئەگەر یەک جار خەڵک گوێی لێگیرێ با ئەو یەک جارە خەڵک بە جورئەتەوە بێت بڕیارێکی دروست بات ئەگەر من ڕاستگۆ نەبووم لەگەڵ بەڵێنەکانی ڕابردوو ئەم جارەش بتوانم دەنگی تۆ وەرگرمەوە ئێخوا خۆت بگرێ ئەگەر جاری یەکەم تۆ تێنەگەشتی لەوەی من ڕاز نیم لەگەڵ تا ئەی جاری دووەم بۆ دەنگمە دەیتێ نەخێر جاری چوارەم بۆ دەنگمە دەیتێ بۆیە بەشێکیشی لەسەر خەڵکە بەڕاستی کاکزانە خەڵکە بێ بەرچاوڕوونتر بێ دوای خەڵکی زۆر خەڵکی تاقی کردەوە زۆر هێزی سیاسی تاقی کردەوە کاک سۆران مەسەرەن بەشێکی زۆری مەسەرەن لی بێهیوا بوو ئەمە شۆکارێک نییە مەسەرەن بەشێکی نییە کە هێزولانە سیاسەکان کەوتونەتە دۆخێکی چەق بەستووەوە ناتوانن شتێک بخڵقێنن کە دوازار بڕژێتە خزمەتی خەڵک ئەوە تا مەسەرەن هەموو دنیا هەموو خەڵک دڵی بە ڕێکەوتنێکی نێوان هەرێم و بەغا خۆش بووە 120 کار بڕا ئەنی ئەمانە هەمووی پێدوانی گرفت بێ بەڵێ دۆخی هەرێمی کوردستان دۆخێکی زۆر تایبەتە یعنی تەنانەت لە دۆخی بەغداش ناچێ بۆ نمونە لە بەغدا مەسئلەی تائیفی زۆرە مەسئلەی میلیشیات زۆرە
فەسادی گەورە هەیە بەڵام لەگەڵەوەشە سیرکە بە درێژایی کابینەکانی کە هاتوون بە فشاری خەڵک و بەندێک گۆڕانکاری سەرۆکوەزیران هاتووە سەرۆکوەزیران ڕۆیوە تەمەنی کابینەکەی تەواو نەکردووە هەڵوەشاوەتەوە ئەوە ئەم انتخاباتی کە ئەکرێن هەڵبژاردننی پێشوەختە عادل عەبدولمەهدی ئەڕوات و کازمی دێتە پێش ئەو چەند مناقەشەیەکی تۆن لەسەر چەند سەرۆکوەزیرانێک بزەبت بەڵام لە هەرێمی کوردستان دۆخەکە زۆر جیاوازە وە گوتم لە تەنانەت لە عێراقیش ناچین بۆ لەبەرەوەی تاکڕەوی و پاوانکردنی جونگە هەستیارەکانی دەسەڵات لە هەرێمی کوردستان بەداخەوە ئێڵێم لە دوای ساڵی 96ەوە کەوتۆتە دەستی یەک لایەن و هەرچەنە یەکێتی نیشتیمانیش هاوبەش و شەریکە بەڵام دوایین جار کە بینیمان لە سەرۆکایەتی هەرێم گلەیەکانی یەکێتی نیشتیمانی زیاتر بووە نەکەمتر نەبووە زیاتر بووە لەوەی کە ئەو پێکهێنەرێکی سەرەکی کابینەی نوێ لە هەرێمی کوردستان بەڵام گەورەترین گلەیی هەیە ئەی ئێمەیەکە ئۆپۆزیسیۆنێکی مەحرومیشین یعنی بۆ نمونە ئێمە لە هەموو سنووری پارێزگای هەولێر و دوهۆک جگە لە یەک دوو پۆست لە وەزارەتەکان لەگەڵ وەزیرەکانمانە ڕۆشتون ئێستا معوەم کراون لەگەڵ وەزیری کوشت و کاڵایەک پۆستی بەڕێوەبەری گشتیمان هەیە ئێستا معوەم کراوە ئیتر هیچمان نییە لەم سنوورەش لە ئیدارەی خۆجێیی یەک بەڕێوەبەری گشتیمان هەبوو دوای ئەوەی کە چۆتە شوێنەکەی من لە پەرلەمان تا ئێستا ئەو پۆستە لە ئەنجومەنی وەزیران موافقەی بەدیلەکەی نەهاتۆتەوە قایم قامێک و یەک دوو مدیر ناحیەمانە هیچمان نییە ئەبێ ئێمە دۆخمان چی بێ بەڵام لەگەڵەوەشە دەستبەرداری ئۆپۆزیسیۆن بوونی خۆمان و ناڕزایەتی خۆمان و هەوڵی خۆمان بۆ باشترکردنی ئەم حکومڕانیە دەستبەرداری نەبووین ئەوەشی لە توانامانە بۆ کردومانەوەشی نەمان کردو ڕەنگە لە توانامانە نەبوو بێ بەڵام ڕاستە خەڵکێک بێهیوایی لە ناو ئۆپۆزیسیۆنیشا دروست کردووە وەکو چۆن لە حکومڕانی خەڵک بێهیوا بووە بەڵام لە ناو ئۆپۆزیسیۆنیش بەڵێ بێهیواییان دروست کردووە و خەڵک پێی وا بوو ئەم هێزە خەڵک دڵی پێی خۆش بوو دەنگی پێیدا چاوەڕوانی گەورەی لێ کرد بەڵام بێهیوایی و بێئومێدی دروست کرد و بە چەند قۆناغێکیش ئەمە ڕوویداوە بەڵام دوجار سروشتی ململانێ و کاری سیاسی و بەڕێوەبردننی ژیانی خەڵک کۆڵنەدانە و پاشەکشە نەکردنە تەسلیم نەبوونە خۆ ئەگەر ئەمە ڕاست بێ ئەم نمونانەی کە ئێستای بینین فلان ڕۆی بۆ ئیمتیاز و فلان بنووسە باسی ئەوە بکەم ینی ئەمە خەڵکێک باسی زۆری باسی ئەوە کاڵێ لە هەرێمی کوردستان کە باسەکرێت قەیران و تەقەشوفاتێک وەها باسەکەن ئەڵێ لە قیرغیزستانین بەڵام لە کڕینی کادری یەکتری و حزب و ئەوانە مەسەرن ئەمڕۆم دیاردەیە هەیە پارە هەڵەڕژێ ئەمە چی پێوترێ خەڵک بێمتمانە ناکە خەڵک بێ ئومێد ناکە طبعا ئەمە جێی نیگەرانیە بۆ ئەوەی کە ئەگەر بێت و تەماشا بکەی خەڵکێک ڕۆژێک هەڵوێستێکی هەبووە چەند ساڵێک هێناوێتی بەڵام لە لەحزەیەکا پێچەوانەکەیە بینی وەکو وایە من کاریگەری لەسەر ڕازگۆکانی شەبێت بە دڵنیاییەوە وەکو وایە من لەم خولەی پەرلەمانە لەگەڵ سەرۆکی حکوومەت کەوتینە دادگا و کێشە و ئەوان حەسانەیان لەسەر من هەڵگرت و منیش ئیستیقالەم کرد بەیانی خەڵک من ببینێ لە پەنای ئەم برادەرەکە کێشەمان هەبوو پێکەوە عیبمان نییە ڕامزانە ڕادیۆ وەنیە ئەمە مانای چییە؟ مانای ئەوەی کە هەرچی کردومە ڕاستم نەکردووە هەر کاتێ خەڵک ئەمەی بینی ئەو کاتە ڕاستە خەڵک بێهیوا بێ لەم کاراکتەرانەی کە ڕۆژانێک شتێکیان وتووە لە بەرەی خەڵکا بوون ئێستا بە هەر بەهانێک کە بۆ خۆیانی دروستەکەن کڕراون فرۆشراون دۆڕاون تەسلیم بوون نەگەشتونەتە مەتاف و بەڵێنەکانی خۆیان و ئامانجەکانیان ون کرد بێهیوا بێ لەوەی ڕەنگە خەڵکی تری جوا بێ بەڵام وەکو وتم سروشتی ئەم ڕێگایە و ئەم خەباتە کە گۆڕانکاریە لە ناو کۆمەڵگەیەکە کە چەند ساڵ ژێردەستە بووە دوایی 30 ساڵ حکومڕانێتیەکی هەیە ئەمەیە کە هەمومان لێی ناڕازین و بۆ تۆ وازانی لە ناو ئەو لایەنانەی لە دەسەڵات لە نێو پارتی دیموکرات لە نێو یەکێتی نیشتیمانی ئەوەی کە وترا لەو حیزبەیە ڕازیە لەم دۆخە من لە دەرەوەی ستۆدیۆ بم مەڵێم نا بە دڵنیاییەوە
لە جومگەی باڵای ئەم حیزبانە ناڕازیە لەم حکومڕانیە ئەی ئەگەر خەڵکێک لە دەرەوە کە چەند ساڵە 30 ساڵە مەحرومە منم ئێوارەی جۆم لە باوکی شەهیدێک بووە لەو بازاڕی شاری هەولێر پرسیاری لەکەنەڵێ کوڕەکەت بەچی شەهید بوو قسە بەخۆش ێڵێ و بە کوڕەکەش ێڵێ ئەمە یعنی چی بۆی بەڕاستی دەسەڵاتداران حەقی تر بەزەیان بە حاڵیان میلەتا بێتەوە و بەزەیان بە ئایندەی خۆیان نابێتەوە ئەگەر خەڵکێک نایەوێ بەم جۆرە کۆتایی بە ژیانی بێت لە حکومڕانیە بیرێک لەوە بکاتەوە تۆزێ جوان ئەم وڵاتە جێبیەڵێ تۆزێ جوان بچێتە ژێرەوە خاکە بۆی خەڵک ئەو ڕۆژەی کە ئەوە ڕوات شایی نەکا خۆشی نەکا لە کاتێکە ئەمانە زۆریان خەبات کار بوون شۆڕژگێڕ بوون بۆ ئازادی لەگەڵ بەعسا شەڕیان کردووە شۆڕشیان کردووە بەڵام ئێستا بێن ئەمانە وەکو ستەمکار بمرن هەر بەزەیان بە ئایندەی ژیانی خۆیان نابێتەوە بۆی وا نەڕۆن بۆی جوان بڕۆن هێشتا فرسەت ماوە چونکە کاکزانە خەڵکی ئەمە هێشتا وەک سووریای نەکردووە خەڵکی ئەمە هێشتا وەکو میسر و وەکو وڵاتانی تری نەکردووە هێشتا داوای ژیانی سەرەتایی خۆیەکە دوای 30 ساڵ هێ ناکرێتەوە ئەم میلەتە ئەوەندە زوڵم لێ بکەی ئیستیغلالیشی بکەی بڵێ جا خۆ چیەکە هیچ ناکە خۆ پیشاندانمان کۆتایی پێێناوە خەڵکە دیارەکان هەموو یەکڕین و کەس نامێنێ کەس نامێنێ خۆ جیلێ گەورە بووە دوای من و دوای فڵان و دوای ئەویش بەڕاستی دەستبەرداریەوە نابێت تۆ زوڵمی لێ بکەی بەڕاستی ئەوەی کە لەم دواییانە لە خۆپیشاندانەکانی ئەم دەڤەرانە ڕوویدا و جیلەی کە پێیانە و جیلی تیکتۆک حسابی بۆ هیچ نەکرد هەموو شتی ورد و خاش و وێرانە کرد بۆ چونکە تووڕێ لە هەموو شتێک بەس گوێ لەوە بگرن ئەم جیلە ئێستا ئەم ساڵ بۆ ئەم هەڵبژاردنە دەنگەدا تۆ چیت هەیە بۆی لە 2010 ئێستا 3 جیل دەنگەدا وەنیە بەڵێ 3 ساڵ دەنگەدا ئەوەی کە ئێستا دەنگەدا ئەبێ بە 18 ساڵ ئەمواری 2000 وەنیە بەڵێ یعنی 2002 دەنگەدات 2003 شمولێکە 2006 چونکە بەرەو مانگی داڕۆین ئەویش پێێنێتە 18 ساڵەوە یعنی ئەو کاتەی ڕژێمی بەعسە ڕوخێ گەنجێک لە دایکە بێ ڕوخانی بەعسیشی نەدیوە حکومڕانی کوردیشی لە شۆڕش و لە خەبات و تا 2003 نەدیوە بەڵام لە 2003 بە دواکە لە دایکە بێ لە 2010 چاوی کراوەتەوە بەناو گەندەڵەیە بەناو وێرانەیەکە یعنی تۆ بەزەیت بەوەشان نایەتەوە ئەوی ژیانی ئەویش وەکو ژیانی دوو جیلی پێش خۆی لێ بکەیت هەر بڵێ ئەم میلەتە ئەم میلەتەوە ناڕوە بەس لەمە چیە کاک سۆران مەسەلەن ینی ئەمە بۆ پێت وایە ئەمە بە مەبەرمەج ئەکرێ یاخود تواناکە هەر ئەوەندەیە یاخود ینی دیوێکی تریشیە ئەڵەن ئێوە ئۆپۆزیسیۆنن یان مەسەلەن کۆمەڵی دادگەری یان نەوەی نوێ یاخود پێشتر گۆڕان یانی گرتووی ئیسلامی ئەرە بێ ڕەخنە بگرن ئەجینا ئەوان ئەڵێن خراپ نییە مەسەلەن دۆخەکە بۆ شوێش خراپ نییە بەڕاستی دۆخەکە لەوە خراپترەکەم لایەنانە تەنانەت توانی بێتیان وەکو خۆی بیگەێنن ڕەنگان دێجار شتەکان وا وەرگیرا بێ کە ئێوە چاوتان بە فڵان لایەن و فڵان دەستکەوتا هەڵ نایە بەڵام کاکەواز لە ئێمە بێنن بڕۆن خانەوادەی شەهیدەکان بدوێنن بڕۆن کە سوکاری کیمیاباران لە هەڵەبجە و ئەنفال بدوێنن جەنابەت لە ڕانیەی دەواازەی ڕاپەڕینی ئەم ساڵ یادی ڕاپەڕین کرایەوە لە ناوەڕاستی ئەو شەقامەی یەکەم تەقەیتیا کرا من ئێستش تەریقە بمەوە عمودە شڕشکاوە لەو جادە ناشیرینە کە شوێنی یەکەم تەقەی ڕاپەڕینە لە 30 ساڵ لەمە و پێشە لەویا کراوە زانی 30 ساڵ لەمە و پێش ئەوێ جوانتر بووە ئەمە تقریبا هەموو ڕۆژێ ئازاری ینی ویژدانی ڕانیەکانەدامە باشە ئەمە من چاوم پیایە هەڵنایە بە 30 ساڵی حکومڕانیایە ئەم واقعە چێ قبولێتی چێ قبولێتی دوای 30 ساڵ لە حکومڕانی ئەگەر هەر ڕۆژی ئەم حکومڕانیەتیە لە هەموو گەڕەکێکا ڕۆژی دارێکی بناشتایە ئێستا کوردستان بوو بە بەهشت بوو بە سەوزایەکی جوان هەر ڕۆژەی بەردێکیان بینا بکردایە بۆ ئاوەدانی و بۆ ژێرخانی ئابووری ئەم وڵاتە ئێستا چەندین پرۆژە و تا ئێستا ڕێگای کەلار و دەربەنمان پێ تەواو ناکرێ تا ئێستا کارەبامان ڕێگای دوکان
تەواو ناکرێتکە بۆ بە ڕێگای مەرگ وەنیە ئەمانە یعنی ئێوە وەکو کۆمەڵی دادگەری وەکو ئۆپۆزیسیۆن ئێستا کە بەسەلەم بۆ بژارنەکە لەگەڵ یەکێتی ئەگەر بڵێن لێک تێگەیشتنیی ڕووکەشیشتان هەبێت یان واقعی حاڵێک گوای لێکردبن کە ئەم لێک تێگەیشتنی پێ دروست کردبن ئەمە بۆ ناکرێت لەگەڵ حکوومەتیشدا مەسەلەم بڵێن کاکە گیان ئێوە چاوتان لەوەیە تەنفیزەکەن بەڵام ئێمە چاومان لەسەر وردکاریەکەیەتی ئەمە ڕەخنەکانە وەرن چاچەکەین ئەمە چاکەن ینی بۆچی ئەمە ناکرێ هەر لە دوورەوە هەرێکە لە دۆڵێک ئەمە ئەکرێ ئەزانی کاکزانە هۆکارەکەی ئێمە نین ئێمە بەشدار نین لە وێرانکردنی ئەم وڵاتە بەڵام ئەگەر تەنها کابینەی نۆ بە نمونە وەرگین ئێمە تایە بەشدار نەبووین بەڵام تەمەنامان نەکردووە موچەی خەڵک ببڕێ و سزای خەڵک بدا بە پێچوانەوە داکۆچیمان لەوە کردووە پرۆژەمان داوە بە حکوومەت ڕوبەڕوو پێمان وتون بە فەرمی بە نووسرا و بۆمان ناردوون لە ڕێی کاری پەرلەمانیەوە لە ڕێی دیداری حیزبیەوە بەڵام گرفتی گەورە ئەوەیە ئەو برادرانەی کە جونگە هەستیارەکانی حکومڕانیان بەدەستە پێیان وا بێ وڵاتە وەکو ئەوەی دەوروبەرەکەیان بۆیان وێ ناکردوون بەو جۆرەیە ئەخرەزانی ئەمەی من باسیەکەم هەندێک لەو برادرانە پیانوانیە واقع وایە هەندێکیان لە شوێنی هەر بەڕاستی هەندێکیان پیان وایم قسانەی ئێمەوە چاویان بە کاک فڵانە هەڵ نایە و سەرکەوتنەکانی و 20 کەس گۆرانی بۆڵێ و 200 کەس بە دەورێوەیەڵێت قوربان ئەو شتانە هیچی وانیە و نایڵن ڕاستیەکان ببینیەوە بۆ خۆشی تۆ هەر تۆ بۆ خۆت تۆ بۆ خۆت ئێستا ئەلەم شوێنە داد بنێن خزمەتت بکەن هەمیشە بێن بچەمێنەوە بۆت پێت بڵێن ئەزبەنی ئەم وڵاتە وایە و هیچ کێشەی نییە و تۆ سەرت لەو هەورەیە و ئەمریکا تۆی وەکو سەرکردەیەکی گەورە ناسی و چۆن گوێ لە هاواری مناڵێکە گری لەو سەرجادە چۆن ئاهوناڵی فەقیرێکە بیسی لەو کۆڵانە بێخزمەت گوزاریە ئەمە بگرفتێکی گەورەیە ئەم برادرانە هێشتا دان بەوا نانێن ئەم وڵاتیان چی لێ کردووە ئێوەڵا بێ دان بەوا بنێن ئەم وڵاتە ئەگەر ئەو یەک تۆز دەوری چۆڵ بێکەوێتە ژێر پێی خەڵک لەسەر حکومڕانی 30 ساڵ بەم جۆرە ئەبێ ئەوانیش لەوە تێبگەن کاکە گەر گوێ لە ئێمە ناگرن کاکە گوێ لە ناو خۆتان بگرن بزانن خەڵکی خۆتان ڕازیە لەم جۆرە لە حکومڕانی باشە خۆگەر لە هەموو خانەوادەکانی ئەوانی کە لەم دەسەڵاتە مستەفید بوون ئەگەر یەک خێزان لی مستەفید بووە هەر سەیری دەوروبەرەکەی کە دەخێزانی تر لە کەسە نزیکەکانی خۆی تەدمیر بووە وێران بووە ئێمە هەموو ئەرکی خۆمان بەجێهێناوە بەڵام ئەم کابینەیە بەدڵنیاییەوە بەس ئەم کابینەیە بەداخەوە یڵێم ئەوەندەی هاتووە بۆ ئینتیقام ئەوەندەی هاتووە بۆ تەصفیە حساباتی هەشت کابینەی پێش خۆی ئەوەندەی هاتووە بزانێت کێ دەنگێکی ناڕازیە سەرکوتیکە ئەو تا لە بادینان چیمان بینی ئەو تا لە پەرلەمانی کوردستانیان بە چ دۆخێکا بردووە باش کاک سۆران تۆ کەیسەکەت مەسەلەن بەچی گەیشت نایزانم تۆ وتیان تۆ بێ دادگایی بکرێت دادگایەکە من دوایەوەی کە استیقالەت کرد بەڵێ من دوایەوەی یەک تەبلیغی محکەمەم بۆ هات یەکسەر بوو بە فەرمانی گرتن و ئیتراگام لێی نییە بوو بە فەرمانی گرتن بەڵێ ئیتراگام لێی نییە ئێستا بەڵگە هەیە مەسەلەن تۆ ئەتوانی بچیتە بەردەم دادگا و بیسەلمێنی ئێستا شەیڵێمەوە سەرۆکی حکوومەت کۆمپانیای هەیە بانقی هەیە لەسەر ئەمە من سکاڵام لەسەر تۆمار کرا و حەسانم لەسەر هەڵگیرا ئەرێ خەڵکی نەسەرۆکی حکوومەت نیەتی وڵی نەباوکی من بانقی هەیە نەو کۆمپانیای ئەو وڵاتەی خواردووەی باوکی منە بەخواهی باوکی تۆش نییە لەبەرەوە هیچ کێیە بەڵام خۆ لێزانانە کردویانە نەیان کردو بە ناوی خۆیانەوە خاوەنێتی و بەڵام لە ئەوراق و ڕسمیات بە ناوی کێوەیە بە ناویەوە باشە قسێکی ترەکرێت لە لای خەڵکە بەڕێز زۆر باسی مەلەفی گەندەڵی تەکرد مەسەلەن ماوە کۆمەڵێک دۆسیەت بڵاو کردەوە ماوە باسی کۆمەڵێک داگیرکاری و زۆڵم و زۆری تەکرد مەسەلە لە مڵکی حکومیە ئەمانە ئەڵێن ئێوە بۆ ئەوەتان بووە کە تەنها بڵێن ئەمانە ئۆپۆزیسیۆن و لە انتخاباتەکانە دەنگ کۆکەنەوە
بۆ ئەوە نەبووە کە بیخەنە ڕوو. ئێستا دۆسیەکان گەیشتن بە ئێستا چی هەیە لە گەندەڵی گەورەکان کە مای ئازاری وجدانی بێت؟ کاکزانە من هەموو ئەوانەی کە پێشتریشم لەسەری کردووە دۆسیەکی ئەوەندەیە لەسەر ئەم مێزەوە بۆ ئێرە هەر هەمووی چۆتە بەردەستی ئەم کابینەیە هەر بۆ ئەوەی کە دڵنیابی ڕۆژێک لەگەڵ جێگری سەرۆکی حکوومەت قسەمان کرد کا قوباد وتی کاکە بۆ ئامان پێەکەی وتم چیم کردوتی واز لەم حکوومەتە ناهێنی وتم پرسیارم لێ کردوونەڵێن ئەمە چییە و ئەم بەڵگە چۆنە و ئەمە چی لە هاتووە وتی کاکە من هەموو ستافەکەم فریای جوابی تۆ ناکەوێ ئێوتم وەڵای کا قوباد من کەمترین پرسیارم لە جێگری سەرۆکی حکوومەت کردووە بە حکمی دەسەڵات و پێگەکە زۆرترین پرسیارم لە سەرۆکی حکوومەت و وەزارەتە معنیەکان کردووە من ئیشی تحقیقی فعلی بەڵگە و بە دوواداچوونم کردووە وەزیری هەرێم بۆ کاروباری پەرلەمان و حکوومەت ڕۆژێک گوتی تەمەنا ئەەکەم ئەو وەرزی یاسادانانە تەواو بێت چونکە هەراسان بووین بەدەستەوە لە تاقەمانان نەماوە من لە ماوەی 3 مانگی کارکردنم لە سەرەتای دەست بەکاربوونی ئەم کابینەیەوە نزیکی 250 مەلەفم لەگەڵ حکوومەت هەیە و 132 پرسیار لە کۆی 150 پرسیاری هەموو پەرلەمان 132یان هی من بۆ لە حکوومەتم کردووە هەر هەمووشی دۆسیەیە بەداخەوەندێکیان من کە لە پەرلەمان نەمام لە جێی خۆی ماوەتەوە و حکوومەت فعلا قەڵز بوو بەوەی تۆ تحقیقی حەقیقی و مەیدانی بکەیت ڕەنگە حەزکان مزایدە بکەیت و هەنێ قسە بکەیت لە ناو پەرلەمان تۆماری کەیت و بێی بڵاوی کەیتەوە بڵێەوە مزایدەیە بەڵام من کەمترین لەو دۆسیانەمدا بوو بە ڕاگەیاندنیش بە حکوومەتیشم وتبوو کاکە من نامەوێت ئیسیفزاستان بکەم ئەمە چارەسەر بکەین لە داگیرکاری زەوی لە قاچاقچێتی لە مەرزەکان لە نەوت لە هەمووی بەڵێ ئێستا شەمەی بەردەوامە ئەو گەندەڵیەی ئەو تاڵانیەی ئەو داگیرکاریەی لە زەوی و لە موڵکی گشتی لەم کابینە هەیە ئەتوانم بڵێم بە هەر هەش کابینەکە هێناویانە ئەم گەیاندێ ئاستێکی بەرزتر لە کاتێکا کە دەوترێ موچە بە لێبڕینەوە ئیمکانیەتمان نییە لەبەرەوەی قەبارەی دزیەکە زۆر گەورە یەکەمی ناکەنەوە بەس قەبارەی دزیەکە کەم کەنەوە بە هەدەردانەکە کەم بەڵام ئێستا زۆر باسی چاکسازیە کرێ کاک سۆرا مەسەلەن ئەڵێن کابینی چاکسازیە و هەر کەسێک باسی گەندەڵی بکات لەم کابینەیە غەدرەکە زوڵمەکە پێتوانی ئەمەش ڕاستی بێ مەسەلەن چکە زۆر تەقەشوفات هەیە زۆر دەستگرتنەوە هەیە هەموو ئەو چاکسازی و تەقەشوفاتە لەسەر فەرمانبەران کراوە لەسەر موچەیان کراوە بە لێبڕین کراوە بە ڕاگررتنی پلە بەرزکردنەوە کراوە ئەگەر نا ئەوەی کە لە پارەی نەوتە ڕوە نەوت بە $20 بووە هەر ئەوەندە دراوە بە وەزارەتی دارایی نەوت بە $60 بووە هەر ئەوەندە دراوە بە وەزارەتی دارایی ئەوی تری کوا خۆ راپۆرتی دیلۆیت سەیری کە بزانە بە ناوی چیەوە ڕۆژانە مانگانە پارەی نەوت بە شێوەیەکی خەیاڵی ناگەڕێتەوە خەزێنی حکوومەتی هەرێم ئێمە لەکوێیە پارەی نەوت لەکوێیە هەموو کە خەڵکە زانێ نەوت ئێستا ئەمڕۆ بە $66 بووە تا نزیکی $70 ڕۆیوە و هەرێمی کوردستان خۆی ئیعترافەکە کە داهاتی ناوخۆی زیادی کردووە سەرڕای ئەوەی لە خاڵە سنووریەکانیش ڕۆدا داهاتی ناوخۆی هەر زیادی کردووە بەڵام موچەی خەڵک هەر لێبڕینە موچەی خەڵک معقول لە ساڵی 2020 لە مانگی سێوە موچە ڕۆی بۆ مانگینۆ یعنی 5 موچەیان لەوێ بڕیوتیان با لەگەڵ پارەکەی بەغار ڕێگوینەوە دوایش موچەی مانگی دەیاندا پەرلەمانتار بووی ینی موچە هەبوو بەڵێ پارە هەبوو بەڵێ چی لێ هات ئەوە بێ لە حکوومەت بپرسی بڵێ ئەڵێ نیمانە ئەخۆ ناڵێ دزیومانە باشە چارەسەری ئەم پرسانە ئێستا ڕێکەوتنێکی لەگەڵ بەغدا و عراقی داهاتوو لەسەر نەخشەڕی گۆڕانکاریشی جۆرا و جۆرە هەرێمی کوردستانیشی پێوە بێ مەسەلەن ئەم حکومڕانیەشە بێ
بچێتە ناو ئەم گۆڕانکاریە تازانەوە باشترین چارەسەر چییە بۆ ئەوەی بتوانرێت چیتر خەڵک نەخرێتە بەردەم بەرداشی ئەم تاقیکردنەوەانە پارە نییە پارە هێنەوە دابەزینەوت نا شەڕی داعشە کۆرۆنا ئەمانەیە ئەم ڕێککەوتنە هەندێک مەسجی سەیری تیا بوو شتێکی زۆر نوێ بوو و لە بەرژەوەندی خەڵکی کوردستانیش نەبوو چۆن بەمانای ئەوەی من نەوتی خۆمە فرۆشم و داهاتی ناوخۆش خۆم کۆیەکەمەوە بەڵام مقاڕێنە یەکەم بەوەی تۆ داوایەکەی قەرزار بووم هیچ مەڵێ قەرزار بووی بممەرێ ئێستا عێراق هەوڵەدا قەرزار نەبێ هەرێمیش هەوڵەدا عێراق قەرزار بێ بۆی هەرێم حەزەکا پارەی بۆ بێ عێراقیش حەزەکا پارە نەنێرێ یەک شتی تیا بوو ئەم ڕێکەوتنە کە دواییش دان بەوا هێنراکە نەوت گرفتەکانی کە عێراق بۆی دروستە کرد لە یاسای بودجەی 2021 لاچووە و ئەڵێ هەرێم 450,000 بەرمیل بفرۆشێت 250 بە نرخی سۆمۆ ئێمە با بڵین هینی پێەکەین بەراوردی پێەکەین لەگەڵ داهاتەکانە ئەوی تریشی بدا بە ئیستحقاقی شەریکات و دەرهێنان و نەقڵ و ئەوانە ئەوان ئەمەیان نەویست واتە نەوت نادەم پارەش نانێرم تۆ ژەگە شتێکرد نرد پیاوەتی خۆتە ئەمە لە مەسلحەتی خەڵک نییە ئەمە ئەگەر ئێمە لەسەر ئەم نەهجە بڕۆین ساڵانی ئایندە خراپترە بێت چونکە داهاتی نەوت نیوەی دیار نییە ناشدرێتەوە بە بەغدا بەغداش پارە نانێرێ هەرێمیش موچە بەم دۆخەدا ئەمە باجەکەی هەر خەڵکەیدا نەوت بەڵایەکی گەورە بووە کاکزانە بۆ سەر هەرێمی کوردستان هەرچەنە ئەم ناوچەیە کە بە لە کۆیە بەم لاوە تا کفری بە زۆنی سەوز ناسراوە باشترین نەوتمان لە تەقتەقا هەبوو بەداخەوەی لێم وەزیری سامانە سروشتیەکان بە عەمدی وردە وردە بەرەو کۆتاییە بە معقولە لە 150,000 و 160,000 بەرمیلی ئینتاجی ڕۆژانەی نەوتی تەقتەقەوە ئێستا خواردە هەزارە 6 و 7 و 8 و کۆتامان 8,000 ئێمە و کاتە لە پەرلەمان تحقیقمان کرد گنێڵ ئێنەرجی لەوێ بوو وتی بۆیە ئێمە وامان لاتۆ نەوتەکە ئەوەندە وەزیر زەختی لێ کردی نەوت دەرکەن تێکەڵ بە ئاو بووە بۆی لەمە دەربازمان بێت چکە کولفەی دەرهێنانی نەوتێکە تێکەڵ بە ئاوە بێ زیاترە لەوەی کە نەوت دەربێنی پارەمان ناداتێ بچین تەتویر بە حەقلەکان بکەین بیری تر لێبین و نەوتەکە لە ئاوەکە لە ژێرەوە جیاکەینەوە جگەلەوە ئەو کێڵگە نەوتیانەی تر کە لەم ناوچەند هیچ تەتویرێکی بۆ نەکراوە هیچ شەریکاتێکی بۆ نەهێنراوە ڕەنگەوە بۆ ئایندە بۆ ئێمە باش بێ کە نەوتی ئەم ناوچەیە زۆر دەرنەهێنراوە بەڵام ئەوەشی خراپە کە لەم دۆخە ئەم ناوچەیە بەو جۆرەی لێدێ و داناغازمان هەیە لەم سنوورە 2 میلیارد دۆلار حکوومەت دۆڕاندی لەسەری و نەتیجەکەشی بەو جۆرە نەبووە بۆ خەڵکی ناوچە زۆر زۆر سپاس بۆ بەڕێز سۆرا عومەر ئەندامی پێشووی پەرلەمانی کوردستان سپاس بۆ بەڕێستان بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم پانۆڕامای ئەم شەومان پێشکەشکردن بە هیوای ساغ و سەلامەتی بۆ ملایەکتان خواتان دەکەم